حکومەکان ناحەیەی زۆر بەرامبەر هاوڵاتیانی بەڕێزەکەن هەندێک کاتە هەیە ئیشی هاوڵاتیان جێبەجێ ناکرێت بە بۆنەی واستە و واستەکاریەوە هەندێک کەس هەیە بە بۆنەی واستەوە ساڵێ لە ژیانی فەوتەیان هیوایەکی هەبووە یان مشکلەیەکی هەبووە نەیتوانێت چارەسەریکا بە بۆنەی واستە واستەکاریەوە بۆ من لە ژیانمە حەزم لە پەیمانگەی لێرە جوانەکان بوو لەبەر 12 ڕۆژ وەرنەگیراوم هاوڕێشمە بووە ساڵی لە خۆم گەورەتر بووە بە بۆنەی واستەوە وەرگیراو ناوێتن گەندالی بمینیتن ناف ملەتی کوردە گەندالی یەکەم یعنی فەڵاتە گەندالیەکە زۆر تێدا ناف وڵاتی کوردستانێدا گەندالی شیاچێ بی هەر ناف مەدەر کوردستانێ چونکی ئەم خەڵک ئێکودوت ناسینە ئەڤە برادەرە و ئەڤە پسمامە و نزە خاڵە و مامە بە هەندێک گەندەلیا چێبی چونکی ملەتەکە خەڵک ئێکودوت ناسیتن عەشایریە ئەف ملەتی کوردستانێ ئینشاءڵڵا پشتی حکومەتە کوردستانێ تەشکیل بێ ئەف گەندەلیە نافمەدا نامینیتن و دێبسە دێب حەق و چینە ناف ماوزوعێت خودا واستەکاری زۆر بۆ ئەو بالفعلیش ئەگەر ئێستا واستەت نەبی منەوەکو گەنجێک ناتوان دابنەزرێن لە جێگایە ناتوانم هەیە شەهادەی نییە فقط ئەو گەنجە هەژارەی کە شەهادەیەکی بەرز و بەتوانای هەیە ئەوەی شەهادەی بەرز و بەتوانایە ماشە دایما بالعکسی خەڵکی لە دەرەوەی وڵات ئەوانش شەهادەی بەرزیان هەیە دامەزراندیان لۆ هەیە بەڵام ئەوانەی کە شەهادەیان نییە واستەیان هەیە دامەزراندیان هەیە بەڵام ئێمەوانی نا هیوادارم هەم لە ڕووی خۆمان لە ڕووی هاوڵاتی و هەم لە ڕووی حکوومەتەوە ئەم بنەمایە بم بڕ بکات